دامەزراوەی ڤیم بۆ دووەمین جار گەورەترین دەستپێشخەری پرۆژەی بچووک بە هاوکاری سێ ڕێکخراوی نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕادەگەیەنێت. لە 15 ئەم مانگەوە دامەزراوەی ڤیم گەورەترین پرۆژەی بۆ ئەو هاوڵاتیانە ڕاگەیاند کە تەمەنیان لە نێوان 17 بۆ 35 ساڵدایە و خاوەنکارێکن یاخود بیرۆکەی کارێکیان هەیە و بەر هۆکارێک بێت لە ئێستادا کە ناتوانن پەرە بەکارەکەیان بدەن ئەوە دەتوانن لە ڕێگەی سۆشیال میدیای ڤیم فاوندەیشنەوە ناوی خۆیان لەو پرۆژەیەدا تۆمار بکەن و دامەزراوەکەش پشتگیری دارایی و کارگێڕی و یاساییان دەکات. بەپێی ئەو پلان و بەرنامەی لەلایەن دامەزراوەی ڤیمەوە دانراوە بڕیارە 1100 کەس لە پارێزگاکانی سلەیمانی و هەڵەبجە و کەرکووک و هەولێر و دووەک سودمەند بن لە پرۆژەکە و ببنە خاوەنکاری خۆیان بەو مەرجەی بەتوانا بن و توانای کارکردنیان هەبێت و بیرۆکەی کاریان هەبێت و بتوانن داهات پەیدا بکەن. لە ئێستاشدا کە ماوەی 4 ڕۆژە پرۆژەکە ڕاگەیەندراوە زیاتر لە 600 کەس ناوی خۆیان تۆمار کردووە و ناو تۆمارکردنیش تا ڕۆژی 29 ئەیلولی ئەم ساڵ بەردەوام دەبێت. پاشان لە ڕێگەی لیژنەیەکەوە هەڵسەنگاندن بۆ ئەو کەسانە دەکرێت و دواتر چەند مامۆستایەکی بە ئەزموون وانەی تایبەت لەبارەی کوێنێتی کارکردن و پەیداکردنی داهات بەو کەسانە دەڵێنەوە. دامەزراوەی ڤیم دامەزراوەیەکی ناحوکمی قازانجنەویستە لە ساڵی 2019 لە شاری سلەیمانی دامەزراوە بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگەدا لە بوارەکانی پشتیوانیکردن لە کارسازانی ناوخۆیی و کێشە ژینگەییەکان و یەکسانی جێندەر و پاراستنی مافیاژەڵ. ئەم دامەزراوەیە لە ماوەی ڕابردوودا یەکەم پرۆژەی پرۆگرامی دەستپێشخەری پرۆژەی بچووکی ڕاگەیاند. لەم خۆناغەدا نزیکەی 200 کەس ناویان تۆمار کرد و دوای هەڵسەنگاندن لەلایەن لیژنەیەکەوە 11 کەسیان ناویان گەڕایەوە. لە ئێستاشدا هەر یەک لەو کەسانە خاوەنکاری خۆیانن. دامەزراوەکەش پاڵپشتی دارایی و کارگێڕی و یاسایی کردوون. لە ئێستاشدا خۆناغی دووەمی ڕاگەیەندراوە و بڕیارە لە داهاتووشدا چەند خۆناغێکی تری ڕابگەێنرێت. ئەمەش دەبێتە هەنگایەکی باش بۆ زیاتر پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێم و ڕەخساندنی هەلی کار بۆ چەندین گەنج و لاوی هەرێمی کوردستان. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.